ساڵیادی کۆچی دوای یەکێک لە هونەرمەند و دەرهێنەر و شانۆکارە هەرە دیارەکانی کورد هونەرمەند حسێن مسری دەست پێ یەکەم کە دیارە ئەمڕۆ سیوێکی 5-14 ساڵە ئەو هونەرمەندە کۆچی دوایی کردەوەیکە کە لەو هونەرمەندانەی کە هەم لە بواری شانۆ و هەم لە بواری دراما و فیلمە توانیوێتی کە جێدەستێکی زۆر باشی هەبێت و یەکێکە لەو دەرهێنەرانەی کە توانیوێتی ئەو دراما بەتایبەت دراما تەلەڤیزیۆنانەی کە بەرهەمی هێناون بەشێکی زۆر لە ئەکتەر و هونەرمەندانی کوردی تیا کۆ بکاتەوە و هەمیشەش ناوی لە نێو شان و درامای کوردیا بەزیینوی ئەمێنێتەوە. خۆت کاگاشتی خۆی هیچ شتێکە لە دڵانە ماوە ئازاد من ئەو مۆزوعی تۆم هەر لە دڵ ڕەنگرت چکە ئەزانم بێعەقڵی ئەگەر بێعەقڵ نەبی بیر لە شتیوان نابیتەوە. کاکە ئەگەر بێعەقلیش بم با تۆزە لە بێعەقلی خۆم بدوێ هەسە با بچینە دەرێ. تۆ جارێ بۆ سەبارە بکەمە خۆما کاکە ئەرێ تۆ پێم بڵێ هیوا کە چووە دەرەوە بە مۆزوعەکەی زانی. حسێن ڕەحیم محەممەد ئەمین ناسراو بە حسێن مسری ساڵی 1950 لە گەڕێکی شوان لە شاری کەرکووک لەدایک بووە. ساڵی 1970 بۆ خوێندنی کۆرسی شانۆیی دەچێتە میسر و لەوێشەوە نازناوی مسری وەردەگرێت. بۆ یەکەم جار لە ساڵی 1973دا لە شاری مووسڵ لە شانۆیی من الذي قتل الوحش وەک ئەکتەر بەشداری کردووە و ساڵی 1970 چۆتە تیپی شانۆیی ئەزمونگەری کەرکووکەوە. دوای دروستبوونی خاک تیڤی ئەو جەرهێنەرە دەبێتە دامەزرێنەر و لێپرساوی بەشی درامای خاک. حسێن مسری یەکەمین دەرهێنەری کووردە کە خاوەنی 21 کورتە دراما و نووسەر و سینارست و دەرهێنەری 8 درامای درێژ بێت. خۆرنەوازان و خەمی چۆلەکەکان و ڕەشەی پۆلیس و حەسەنەفەنی و جومعە گوڵە بێڕۆژەکان و نیشتیمان لە دیارترین کارە هونەریەکانی ئەو دەرهێنەرن. ڕۆژی سیوێکی 5 ساڵی 2009 ئەو دەرهێنەرە گەورەیە ژیان ئاوایی کرد. من لێرە نەبوو کێڵە دایک پشتی دەبینی من چوزانم